سەرچاوەی ئەخلاق لەکوێیە؟ سەرچاوەکەی لە دڵ و دەرونی ئینسانەوە دەست پێکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: ئەلا ئین فی الجەسەد مضغة، فەرمێ لە ناو لەشی ئینسانە پارچەیەک گۆشت هەیە، ئین صلح صلح سائر الجسد وإن فسد فسد سائر الجسد. لەناو دڵی ئینسانە پارچەیەک گۆشت هەیە لەناو جەستەیە، ئەو پارچە گۆشتە کە دڵە ئەگەر چاک بێ ئیتر جەستەی یعنی دەمی و کرداریشی چاکە بێ، ئەگەریش خراپ بێ یعنی دەمی و کرداریشی خراپە بێ. ئەنجا فەرمێ و پارچە گۆشتەش دڵە ئاگاداری بە. بۆیە کە ئینسانێک ئەبینی ڕەفتارێکی ناشرینی هەیە، ئەوە خەتای چییە؟ دڵی ناشرینە. ئیتر دوایی بە تۆ نەڵێ دڵم باشە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ درۆکە دڵی ناشرینە. کە ئەیبینی قسەیەکی ناشرینەکە و دواتر ئەڵێ دڵم باشە، درۆکە، دڵی خراپە، بۆیە قسەی کرد. ئەگەر دڵی باش بێ دانی پیانێ کە خەڵەت بوو کردی و پەشیمانە بێتەوە لێی و دووبارەی ناکاتەوە. بەس بەڵگەیەوەی کە هەر دڵی خراپە و لەسەر دڵ خراپێکی خۆشی بەردەوامە، دانی پیانانێ غەڵەتی کردو هەر بەردەوامیشە بێ لەسەری، بەڵکو پۆزیشی بۆ هێنێتەوە لە تۆ نازانین دڵم چۆن بوو. بەعکسیشەوە ئەو بە هاوڕەوشتە باڵایانەی ئیسلام ئەمری پێکردووە ئەگەر ئەو تەرکی بکانەی کە ناتوانێت بڵێ دڵم باشە. چونکە ئەگەر دڵی باش بێ تەرکی ڕەوشت و ڕەفتار و بەهای باڵا ناکە. ئەو بەڵگەیەوەیە دڵی خراپە، بۆیە تەرکی ئەو ڕەوشت و ڕەفتار و بەها باڵایانەی کردووە. جا ئەگەر بێت و بابەتەکە پەیوەست بێ بە ئەرکانەکانی ئیمان و ئەرکانەکانی ئیسلامەوە، ئەوە بە هیچ شێوەیە نەڵێ دڵم باشە. بۆ نمونە کە بڵێ نوێژ ناکەم بەس دڵم باشە. مادام نوێژ باشترین شتە لە ئیسلامە، گرنگترین شتە لە ئیسلامە، ئەم تەرکی کردووە، کەواتە دڵی ئەوە نەقێزەون و خراپە باشترین شتی ئیسلامی واز لێناوە. بۆ ئیتر حتا وەکو ئەمرێ لەسەر زەوی ئەژی بە تۆ بڵێ من دڵم باشە دڵم باشە دڵم باشە با نوێژ ناکەم، درۆی کرد دڵی خراپە. چونکە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئاوا فەرمێ.